وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، به خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. زنم بوسه بر بیرق و خاک تو، به نازم به شیران بی باک تو. خرامان و قران همه صف شکن، نظر آورن سوی افلاک تو، نظر آورن سوی افلاک تو. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من، عز و ایمان من. وطن در رهت جان نثاری کنم، ز خون خاک تو آب یاری کنم. که ارزش بود در رهت جان دهم، به خاکت ز خون لاله کاری کنم، به خاکت ز خون لاله کاری کنم. سپهدار من چون خدا یار تو، دعای شهیدان مددکار تو. به میدان هراسان شده دشمنت، به نازم به گرمی بازار تو، به نازم به گرمی بازار تو. وطن عشق من، هموطن جان من، وطن روح من. بیسەرانی خۆشەویستی رادیۆی گەلی کوردستان، ئەم کاتەتان باش. من ئەنوەر حسێن ئەم هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە ڕۆژئاوای کوردستان. ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا لە رادیۆ گەلی کوردستان زنجیرەیەک دیدار و چاوپێکەوتنمان ئەنجام داوە سەبارەت بە ئۆپراسیۆنەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان و مەترسیەکانی گۆڕینی دیمۆگرافیا و ڕەوشی مرۆیی لە ڕۆژئاوای کوردستان. هەچەندە هەموو لایەکەزانن کە دەرەنجامی ململانێ ناوخۆی ناوچەیەکان و نێودوڵەتیەکانەوەی کە بەسەر ڕۆژئاوای کوردستان دێ دوایەوەی کە سێ ڕێکەوتن ئیمزا کراوە. بەڵام بەشێک لە میوانەکانی پێشوم ڕێیان وا بوو کە ڕۆژئاوای کوردستان خاوەنی پێگە و مۆقعەتێکە کە ئەتوانین لەناو ئەو منتقەیە وەکو بوونی ڕۆڵی ژنان بە ئەکتیڤی و بەرابەری ژن و پیا و مەسەلەی ئازادیەکان و ڕۆڵی ژنان لە ئەکایە سیاسی و حیزبیەکانە ڕۆڵ و دەور و نەخشی گرنگی هەبووە. بەڵام گلەی ئەویان هەبوو کە ئەو هاوپەیمانەتی نێوان ڕۆژئاوای کوردستان لەگەڵ ئەمریکا جێگای ڕەخنە و سەرنجە کە ئەمە دروستەکەی لەوەدایە کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا هۆکاری ئۆپراسیۆنەکانی تورکیا بوو پاژەوەی کە پشت لە کوردەکانەکە و ئەمە زۆر جارە وترێ کە ئەمریکا بەردەوام خیانەت یا پشت لە کوردەکانەکە. بەڵام قسەکەوەیە کە ڕۆڵی هێز و بزوتنەوە چۆچە سۆسیالیست و چەپەکان بە تایبەتی لە پارچەکانی کوردستان یا با بڵم لەم منتقەیە چییە. ئێمە سەرنج و پێشنیاری زۆر لەو بەڕێزانەمان لە بەرنامەکانی ڕابردوو وەرگرتووە. بەڵام لە بەرنامەی ئەم ڕۆمانە میوانداری بەڕێزان کاک ڕەحمان حسێنزادە سەرۆکی دەفتەری سیاسی حیزبی کۆمۆنیستی کرێکاری ئێران حکمەتی زەکەین. کاک ڕەحمان ئەم کاتت باش. ئەم کاتەی تۆ هاوکارانت باش و سڵاو بۆ ئێوە و بۆ گوێگرانی بەرنامەکەتان. بەڕێز کاک عوسمان حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی کرێکاری کوردستان. کاک عوسمان ئەم کاتەی جەنابیشت باش. ئەم کاتی ئێوە باش و زۆری سپاس بۆ بەرنامەکەتان. زۆر سپاس. گوێتان لە پێشکەشەکەی من بوو با لە ئەوە دەست پێ بکەم کاک ڕەحمان حسێنزادە با لەوە دەست پێ بکەم جەنابێت مەسەلەن پێ دوایە هۆکارەکانی پەلامار و ئۆپراسیۆنی سوپای تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستان چییە و ئەو هەلومەرجەی هاتە پێش و ئێستای ڕۆژئاوای کوردستان و داهاتووی ئەم ڕەوت و حرەکەتە و ئەم کانتۆنانە چۆنە بینی؟ بفەرموو. لە پێشدا بە درود و پێزانینی خۆم بنێرم بۆ ئەو مقاومە و ڕاوەستانە و خۆراگریەی کە هەیە لە کانتۆنەکانی کوردستانی سووریا و سووریا چ لە زووترەوە بەرابەر بەهێزی کۆنەپەرست و ڕەشی داعش و ئێستاش بەرابەر بە هێرشی دڕندانەی
ئەرتەشی تورکیەوە حتا ئەو پیلانانەی کە بەڕێوەیە بینی تورکیە و ئەمریکا و رووسیا و ئەوانە لە دژی ئەو مقاومەتەوە ئەو خۆبەڕێوەبردنەی کە لەوێ هەیە دلیلی ئەوەی دەوڵەتی ئۆردۆغان و دەوڵەتی تورکیا ئەم هێرشەی دەست پێ کردووە ئەم جارە لە چەند ئاسدایە ئاستێکی ئەوەیە خودی دەوڵەتی ئۆردۆغان لە نێو خۆی تورکیەدا لەگەڵ زۆر مەشاکل ڕوبەروە لەگەڵ زۆر مشکل ڕوبەروە لە مشکلاتی اقتصادیەوە تا ئەوەی حکوومەتەکەی لە جاران زیاتر چۆتە ژێر پرسیارەوە بەشێک بۆ سەرپۆشدانان لەسەر ئەو قەیران و مشکلاتی کە لە نێو خۆی تورکیا وەڕاگرتنی دەسەڵاتەکەی لەگەڵی ڕوبەروە ئەم فەزا و ئەم شەڕفرۆشیەی بەرابەر بە کانتۆنەکانی سووریا و کوردستانی سووریا وەڕێخستووە بەشێکی دیکە هەدەفی منتەقەیەکەیەتی عاقبەت دەوڵەتی تورکیا لە 2011 بەملاوە تەماحی ئەوەی هەیە لە داڕشتنەوەی ئایندەی سووریەدا و ئایندەی دەسەڵات لە سووریەدا وەک زۆر زلهێز و دەوڵەتانی دیکەی منتەقەژە و تەماحیان هەیە و ئەیانەوێ دەخاڵەتیان بێ و سەهمیان بێ ئەوی ژوستێتی سەهمی بێ خۆشتان دەزانن هە لە 2011 بەملاوە عاقبەت بە ناکۆکی لەگەڵ دەوڵەتی مەرکەزی بەشار ئەسەد دەرکەوتووە دەنەسە ئەزانێ ئایندەی سووریا خەریکە داڕژرێتەوە و ئەوە تاسیری لەسەر سەهم و جێگا و پێگای دەوڵەتەکانی منتەقە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی شابێ ئەمە ئەمانجا منتەقەیەش ئەوێ بەراورد بکە و بەشێکی دیکەشیەوەیە هەلی بەڕەخسا لە نەتیجەی سیاسەتی دژی ئینسانی و کۆنەپەرستانەی کە دەوڵەتی ئەمریکا و ترامپ و رووسیا و ئەوانە هەیەە و عمدەتەن ئەهمیەت دەدەن بە مناسبات و ڕابطەیان لەگەڵ دەوڵەتی تورکیا تاوەی ئەهمیەت بن بە اتفاقاتێک کە مەسەرەن لە سووریا خودی کوردستانی سووریا و کانتۆنەکان ئەچەرخێ وەختە دەوڵەتی ئۆردۆغان زانی کە ئەمریکا ڕێگای بۆ شیل کردووە ئەم هێرش و داگیرکاریە بکە دەستیدا ئەم هێرشە درۆندانەیە کە بە نظرم بە تەواوەتی بۆی هەتا بۆ کۆتامەدەتیش بە هەدەفەکانی خۆی نەگەیشتووە بە ئامانجەکانی خۆی نەگەیشتووە بەڵام هەدەفی چەپەڵ و دژی ئینسانیەکەی هەر بەم هێرشانە ئیدامادا بە تایبەت کابینێ پاڵپشتیشی هەیە ئەمە بە کورتی ئەو هەدەفانەیە کە دەوڵەتی باشە دێمەوە لای جەناب دێمەوە لای جەناب بەڕاستکە عوسمانی حاج معرف سەرڕایەوەی پێم خۆشە سەرنج و ڕەنگە و ڕاخنەی تۆ حیزبی ئێوە بزانم بەم دوایانە فریدریک جیرنینگ کتێبێکی نووسیوە لە کتێبەکە باز لەواکە تورکیا هەستی کرد کە سووریا ئەوێ بگەڕێتەوە نێو کۆمەلگای نێودەوڵەتی و ڕەنگە مافی ئۆتۆنۆمی بدا بە کوردەکانیان لانی کەم فیدرالی بۆیە هەوڵیدا کە مەسەلەن هەم فشار بخاتە سەر سووریا هەم کوردەکانیش لەوە مەحروم کە و تا ڕادەیەکی زۆریش سیاسەتەکەی سەرکەوتوو بوو بە تایبەتی باز لەوەژە کاڵێ حکوومەتی تورکیا هەوڵی داوە پەیەدە و سوپای بەناو ئازادی سووریا ڕێک بخات لە جەپەیەکە بەیەکەوە بەڵام پەیەدە بەوە ڕازی نەبووە و ئەمەش زیاتر تورکیای نیگەران کردووە بۆیە ئەمانی لێکەوتۆتەوە بەڵام ئەگەر ئەمە پەیوەست بێ بە بارودۆخی پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ سووریا یا ململانەی نێوان تورکیا و پەیەدە بەڵام ئەمریکا بۆ چرای سەوزی هەڵکرد بۆ پاشەکشە بفەرموو واقعەکەی ئەوەیە کە بڵێ مەساغم سەرەوەی کە موقعەتی تورکیا لە بەرامبەر ئەو بەرخوردانەی کە لە حکوومەتی بەشی کوردمانی سووریا هەیە مەسەرەکە زۆر لەو واوەتر و فراوانترە موقعەتە کە تورکیا ئەوێ دەخالەتکار لە ناوچەکەیە ئەمە بەشێکی بەڵام بۆچی مرن بەشی ئەساسی نییە ئەوی لە بەرامبەر پەکەکەیە چیەکە لە بەرامبەر ئەو حکومەتە خۆجیەی کە لە سووریا هەیە چ موقعەت و دەورێکی چۆن ئێوێ کۆتایی بەمەبێنێ ئەمە بۆ خۆی باسێک و مەسائلەکە کە هێرشی درڕندانی تورکیا هەڵبەت لە ستاژ و سیاسەتی ئەمریکایە بەڵام بۆچی من بەسەری ئەساسێک و هاوڕەحمانی شاری پێ ئەگەڕێتەوە بۆ ئەو دەور و موقعەتی کە دوای شەڕی داعش هێزەکانی دنیا بە تایبەتی ئەمریکا و دەوری ئەمریکا و رووسیا و دوو جەمسەری ئەساسی لە ناوچەکەیە کە گۆڕێک یاخۆسەرەن سازدانەوەیکی منتەکە بە تایبەتی فەشەلی سیاستەکانی ئەمریکا لەوەی کە نەیتوانی حکوومەتی سووریا کۆتایی پێبێنێ بە جۆرێک بە قازانجی سووریا و رووسیا و دەور موقعەتی رووسیا لە ناوچەکەی تەواو بوو شەڕێک کە رووسیا کردی لە بەرامبەر داعش مانەوێت کە بۆ
هێشتنەوەی کە حکوومەتی سووریا توانی بمێنێتەوە لەو لە ماوەی ئەم توانم 19 ساڵەیە مقاومەتی کرد بە پشتیوانی دەوری رووسیا دەوری ئێران و دەوری وڵاتانی ڕەجی عموما موقعەتێکیش کە تورکیا ئەوێ لەو نێوەیە دەستکەوتێکی بێ ڕێکەوتنە لەگەڵ ئەمریکا یاری گەمەیەکی سیاسەکەیکا لە نێوان رووسیا و ئەمریکایە لامان کاتە جۆرێک سازدانەوەی خۆی لە ناوچەکەیان لە مقابلی ئێران و لە مقابلی سعودیە بەون لەشکرکێشیەک تەوەجوهێ ئاراستەیە کە تورکیا لە منتەقەیەکە پیاکردنی موقعەتێکە دوای سازدانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دوای تەقسیماتێکە لە بینی وڵاتانی زلهێزی دیناوی کە لە ناوچەکەیە بەم معنایە بەم معنایە تورکیا ئەوێ بەتایبەتی لە مەسەلەی پاشەکشی لە مۆزوعی ئیتحادی ئەوروپی و فەشەلی لە ناتۆ لە زۆر شتێکەیە جۆرێک گەڕاوتە بووی کە چۆن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە منتەقەیە بتوانێت ئەویش موقعەتێ بێ دەورێ بێ هەروەکو بەجیالۆی کات تەفسیرە بکەی بۆ خێرانی داخلی کە خۆی وێتی عموماً ئەویش پێگەیەکە دەورێکە کە توانێتی ئیسفادە لەو چەشمەکێشەی نێوان ئەمریکا و رووسیا بکەوە لە پێگەیە کە ئەمریکا تەنازلاتی بۆکە ئەو دەورە بینێ و ئەمەش یەکی لەوانەیە کە ئەم هێرشە دڕندانی بکاتە سەر ناوچەکە و کە بەداخەوە بۆتە قوربانی و ئاواری سەدان هزار کەس لە ناوچەکەیە کە ئەمە تەوەجوهەکەیەتی ئەمە ئەساسەکەیەتی و مقاومەتیش کە بیکە ئەبێ منطقەیی بێ ئەبێ جەماوەری بێ و ئەبێ هەڵبەتە مقاومەت هەیە بەڵام مقاومەکانی بۆ جێگەی بەجیالەوەی دەستخۆشان هەشتێکی دەبکرێت ئەوش بۆ خۆی نقطە زعفی خۆی هەبوو لەوەی کە جۆرێک ئەمانە پەنابردنیان بۆ ئەمریکا تەوافق لەگەڵ ئەمریکا ئەم هێزە کوردیانی کە لە ئەحتمال لەو گەمە سیاسیە ئەوان کە بە بۆچوونی من نانتوانی موقعەتێک کە ئەبوایە ئیدامی بێ کە بتوانێت بەرخوردن هەرچێکی ناوە و هەر بەرنامەسازیێک لە سەر مەسەلەی یەکسانی ژنان یا هەر شتێکی ئینسان دووسێک مدەیە دەران بێ بەڵام سەرکردایەتی سیاسەتێ تەوجیه کە کردیان جۆری تەبیعەتەکەوەیە کە پابەتبوون بە ئەمریکا خۆبەستنەوە بە سیاسەتی ئەمریکا بەڕێ منەوە بەشێکە لە شکستی گەورەی ئەو حرەکەتی کە لەو ناوچەیە هەیە گرنگ ئەوەیە کە بە بۆچی من بەجار لە هەموو ئەمانە چۆن ئێستا هەوڵ بدرێ بەر بەم جەنگە نابەرابەرە ئەم هێشە بۆ سەر خەڵکی کوردستانی سووریا ئەو ناوچانە بگرێکە ئەو ناوچانەی باکووری سووریا کە بۆتە کارەسات و مەسئولەتی گەورە بۆ دانیشتوانی ناوچەیە. باشە من دێمەوە لای جەنابەت خۆشەویستی رادیۆ گەلی کوردستان ئێمە ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەت سەبارەت بە بارودۆخی ڕۆژاوای کوردستان و ئۆپراسیۆنەکانی سوپای تورکیا کە تا ئێستا گرژی و ئاڵۆزیەکان و پەلاماردانی سوپای تورکیا و ئەو هێزانەی کە هاوکاری سوپای تورکیاکەن بۆ سەر منتەقەکانی ڕۆژاوای کوردستان بەردەوامە. ئەمڕۆ بەرنامەکەمان بە میوانداری بە ڕێزان عوسمانی حاجمارب سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بەڕێز ڕەحمان حسێن زادە سەرۆکی دەفتەری سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکومەتیستمان لەگەڵە. کاک ڕەحمان کاک عوسمان گلەی لەوە هەیە کە ئەو مقاومەت و مقاومەتی کە هەیە بەتەنها هەر جێگای دەستخۆشی نییە زیاتر مەبەستی ئەو دەستخۆشی جەنابتە بەڵام خاڵی زوعفی هەیە مەبەستی خاڵی زوعف ئەوەیە کە پشتیوانی لە ئەمریکا و خۆبەستنەوە بە سیاسەتەکانی ئەمریکا هۆکاری سەرەکی شکستەکەیە. ئەوە ڕاستە چەندین کەسایەتی تریش لەم بەرنامەیە ڕەخنەی ئەوەیان کردووە بەڵام قسەکەوەیە ئەی ئەڵتەرناتیڤ چییە ئەگە پشت بە ئەمریکا نەبەسرێ پشت بە رووسیا نەبەسرێ پشت بە ئێران نەبەسرێ مەسەلەن هەر پشت بە حرەکەتێکی جەماوەری مجەڕەد ببەسرێ ئەوەش ڕەنگە کافی نەبێ فاکتەر نەبێ لەو هەموو ململانەی کە لە سووریایە و هەموو خوێنە ڕژاوە ئەو هەموو دەخالەتە ناوچەی و نێو دەوڵەتیە ڕەنگە کافی نەبێ بە تەنها پشتیوانیکردن بە ئیرادە و قودرەتی خەڵک و ئەو هێزەی کە لەوێ هەیە لەوبارەیەوە ڕێی جەناب بچێ. من با لە پێشدا ئەوە بڵام باوەڕ ناکەم هاوڕە عوسمانی منزوریەوە بێ کاڵان شکستی خواردەوە و مقاومەتە دیارەوە مقاومەتە لەژێر زەختدایە لەژێر فشاردایە مقاومەتە هەر لە دەورەی داعشەوە تا خۆبەڕێوەبردننی ئەو منتەقە بۆ چەند جارێکیش پیلانەکانی دەوڵەتی تورکیا ئەجوبلەوە نمونەی ئەفرین بوو بەڵام لە ئەفرین عاقبە تورکیا دوای دوومان سەرکەوت و هێرشی ئەم جارش کە دەستی پێکردووە مقاومەتەکە بینی هەر هەیە دیارە مشکلاتی زۆر بووە فشاری زۆر بۆ هاتووە پاشەکشەی
پێ داسەپاوە ئەوەی مەجبور وە لەژێر فشاری هێرشی نظامیە یا ئەوەی لە نەتیجەی معاملەی بینی دەوڵەتی ئەمریکا و ئەردۆغان کە وتیانە بە 32 کیلومتر بکشێنە دواوە یا دواتر دەوڵەتی رووسیە و هەردووبارە ئەردۆغان هەرە زەختیان خستە سەر هێزی مقاوم لەوێنە خب معلومەوە پاشەکشەی پێدراوە بەڵام ئەوەی ئەبینی نەشتاکوونێ ئەو مقاومەت و ڕاوەستانە بە شێوەی جۆراوجۆر ئیدامە هەیە مەسەن هەر دوێنێ و پێرە ئێمە دیمان خودی تانکەکانی دەوڵەتی تورکیە و رووسیە وەختێ لەو منتقەیانەوێ کۆنتترۆل بکەن ئەکەونە بەر پەلاماری دار و بەردی لاوان کۆمەڵانی خەڵک هەرەوەنێ بە هێزی چەکدار لە بەرابەریانە مقاومەتەیە ئەبینی ئەو جەماوەرە ئەو ڕۆحیەی خۆراگری و مقاومەتیان هەیەوە ئەمە بۆ خۆیان نەکاسی ئەو مقاومەتەیە ئەمە لەلایەکی دەکەوە منیش بەو دەرەجەی کە هێزەکانی سووریای دموکراتی یا هەسەدا کە لە ڕاستی ئەم مقاومەتەدا بوون و سازمان بەو دەرەجەی خۆشباوەڕ بوون بە سیاستەکانی ئەمریکا یا لە ئایندەدا ببن یا هیزل هێزەکان نەکەر ئەمریکا رووسیا بە نەزەرمەوە زەربە لە خۆیانەدا و مشکلە بۆ خۆیان دروستەکە و بە دەرەجەیەکیش درستی کردووە ئەزانی چونە دوو جۆر پەیوەندی هەیە لەگەڵ زل هێزەکان و قودرەتەکان هەر لەم مەوردەی کوردستانی سووریەدا بینین وەختێ لە ساڵی 2011 و 2012ەوە خۆیان منتەقەکەیان کۆنتترۆل کرد پشتیان بە هیچ هێزێک نەبەست شەڕی داعش دەستی پێکرد ئەوە بوو لە کوبانی لەو مقاومەتە قارەمانانەدا تا ئاخرین لەحظەکانیشی خودی ئەمریکا و ئەوانە پشتیوانیشی ئەوتۆیان لە هێزی مقاومی ئەوێنە بەرابەر بە هێزی ڕەشی داعش نەکرد حتا چاوەڕوانی ئەویانە کرد لە کوبانی شکست بخۆن و تا دواتر بەرنامەی خۆیان دابڕێژن بەڵام خۆشبەختانە ئەو مقاومەتە سەرکەوت وەختا بینی حتا دەوڵەتی ئەمریکا مەجبور بوو بێ پەیوەندیان لەگەڵ بکرێەوە بڵێ پشتیوانیتانەکەم رابطەیەک لە هەڵوێستی قودرەتەوە بێ بەهێزەوە بێ ئەمە ئەکرە جێگارەخنەی جددی نەبێ ئەو وەختە هێزێک کە مقاوم بووە منتەقەی بەدەستێناوە هێزێکی ڕەشی وەک داعشی شکست داوە جا دەوڵەتێک هێزێکی ژەڵێ من پشتیوانی دەکەم بۆ خەبات لە دژی مەسا ئەو هێزە ڕەشە بەبێ قەید و شەرت بەنەزەرم ئەمە مشکلێکی نییە تایرەی مشکلی نییە بەڵام مشکل لێەوە دەست پێ دەکا کە هێزی ئەمریکا یا هێزی رووسیا لە ئایندەدا بە عنوانی نەجاتدەر و ئەمانە پشتیوانیمانەکەن و بێ پشتیوانی ئەمە جەماوەر هیچی پێ ناکرێ و ئێمە هیچمان پێ ناکرێت ئەم جۆرە سیاسەتەی کە معمونەن لە نێو جنبشی ناسیۆنالیزمی کووردا باو بووە بە هەر نسبەت پەرە بستێنێ بەنەزەرم جێگای معلومە ڕخنەی ئێمەشە ڕخنەی جددی هەر نیروی هێزێکی ئازادی خوازە بەڵام من ئەو جۆرەی لە ئاخرین قسەکانی بەرپرسانی خودی هەسەدە و هێزەکانی کە لەوێنە مقاومە دەکەن حەدیەقەل بەشێکیان ئاگادارن بەوەی کە ئەمریکا و دوای ئامانج و بەرژەوەندەکانی خۆی کەوتووە لە پێشا مەسەلەی خەڵکی کوردستان نییە لە پێشا مەسەڵەی بەنظرم پاراستنی کانتۆنەکان نییە ئەتا لە قسەیەکی مەزموون کوبانی پێرەکە باسی کرد وتی حتا ئەمریکا ئەوەی کە دەڵێ مەسەلەی نەوتەکەش نییە کە خودیەوە زۆر معاملە گەرانەیە زۆر پرۆپوچی سیاسەتی ئەمریکا نیشانەدا بەڵکەوە دوای بەرژەوەندەکانی خۆی کەوتووە دەرنەتیجە خەڵکی ئازادی خوازە بێ بزانێ تەجروبەی تاریخی 50-60 ساڵەی گذشتە لە هیچ کوێ ئەم دنیاە ئەمریکا و سیاسەتەکانی کە بۆ بەرژەوەندی خۆی لە هەموو کانونە بحرانیەکانی دنیادا شرکەتی کردووە هیچ ڕەبتێکی بە قازانج و بەرژەوەندی خەڵکەوە نەبووە ئەگەر زمانێکیش هاوسویەک بەوجود دێ کۆمەچێکی کردووە خەڵک دەبێ بزانێ نەهایەتێک کە وەختە ئەڵان بەحزیەوەی ئەمریکا گویا پشتی تێکردوین و خەیانەتی کردووە من لەگەڵم تعبیراتە نیم لەگەڵ تعبیری خەیانەت و پشتی تێکردوانە نییە هەموو کەس دەیزانی و ئێمەی کۆمۆنیستەکان بارا باراماوت ئەمریکا بۆ بەرژەوەندی خۆی لە خاوەرمیانە لە سووریا ژوارد بوو ئەو ڕۆژەی تر بەرژەوەندی پێویستی کرد درێژەی نادا ئیدامەی نادا دەنەچێ هێزی مقاوم هێزی خۆراگر ئەبێ ئاساسەن لەسەر جەماوەری لەسەر ڕاوەستاوی خۆی و لە هەڵوێستی ڕاوەستاوی خۆیەوە تەبەن ئەگەر دەوڵەتێک و ئیمکاناتێکیش کۆمەکی بکە ئەو وەختە بەبێ قەید و شەرت
ڕەنگە ئیرادی نەبێ بەڵام ئەوەی کە ئێستا بینیمان خۆشباوەڕیەک بەرابەر بە هێز و حزوری ئەمریکا بەوجود هاتبوو کە لەوەدا خۆی نیشانەدا ئەدەیەک بە ناڕەحەتی ئۆڕێن خەیانەتی پێکردوون ئەمریکا خەیانەتی نەکردووە ئەمریکا بەرژەوەندەکانی پیسی خۆی درێژە داوە ئەڵان بەو جێگایە گەیشتووە ئیتر ئەو بەرژەوەندەی لەوەدا حتا لەوێ نەنەمێنێ باشە دێمەوە لای جەنابەت بەرە کاک عوسمان ئێوە هەمیشە ڕەخنە لەواگرن کە نابێ ئەم هێزانە مەسەلەن پشت بە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئەم زلێزانە بەستن مەسەلەن تەنها ئەوەیە کە وەکوتم پشت بە خۆیان بەستن کە ئەمەش مەسەلەن لە ئیمکان نەهاتووە بە تەنیا لەو هەموو بارودۆخ ململانێ سیاسی و ناوچەیانەی کە لە ئەو زلێزانە بەڕێوەیە بن بە ئاسانی بەبێ دۆست بمێنیتەوە وە قسەکەژەوەیە مەسەلەن گلەی ڕەخنەش لە ئێوە هەیە وەکو هێزە سۆسیالیست و چەپ و ڕادیکاڵەکان کە ئێوە تەنها پشتیوانیتان لە بواری ئەمەلیان نیشان نەداوە تەنها بە بەیاننامەیەکی دەفتەری سیاسیتان ئیکتیفاتان کردو پێتان وایە ئەوە کافیە ئەو ڕەخنەی ئێوە قبوڵە جددیە مەسەلەی ڕەخنەکە عەمەلی لەمە کاتەمانای عەمەلی هەیە ئێمە جهتێک مەسەمەتایەتی هەز لەم باسی مقاومەی خەڵکوانە مەسەلی ترێک لە کۆبانیی و مێژووی ئەو ناوچەیە چۆن و مقاومەتێک کە خەڵک کردیوە ئێسش کە خەڵک بەردەبارانی سیارەکانی ئەمریکا و تورکیاکەن ئەوانە مەسایلێکی جەماوەری و ناڕزایەتی خەڵکە و ئێمە هەم پێشوازی هەم خۆمان بەشێک لەو مقاومەتە ئازانی بەڵام ئەوەی کە ئەوەی ئەحزابی ناسیۆنالیست لە ناوچەکەیە وەکو تەجروبەیەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان کە خۆبەستنەوەی سیاسەتەکانیان بە چارەنووسێ بە استراتیژیەکە کە دەوڵەتێکی زلێزی دنیاهەیەتی ئەمە کێشەی ئەساسیە بە بۆچوونی من ئەوەی حەسەدەوان کردیان لەم ئەخیرانەیە لە درزێکە لە نێوان زێرەزگای دنیا بوو ئەم پابەتمەە بوو خۆبەستنەوە بە سیاسەتێک کە ئەمریکا هەتاوی کە سەرنج بە زۆر بە ئاسانی دەرکەوت لە کێشەکانە کە ئەمریکا هێزەکانی چۆڵکرد لەرزیان لێ هات وتیان ئەرۆ تعبیری کەڵی ئەمریکا خیانەت لێکردین کەواتەی ئەمریکا دۆستیانە کەواتە ئەمریکا پابندن بە سیاسەتێکی ئەوانەوە ینی مەسەلەی ئەسڵی بۆ ئەو هێزە سیاسیانی کە لەو ناوچانە دەورامینەوە بەجیان لە جۆرێک تعبیران لە مقاومەتی خەڵک بێ لە دەورانەکە بەڵام نیشانیدا وەکو ئەحزابی تی ناسیۆنالیستی کورد وەکو تەجروبەی ئەحزابی ناسیۆنالیستی تر هەتا بەبەکەشەوە کە پابندن بە چوارچێوەیەکەوە کە بنە تەنفیزی سیاست و ساجێتی جێتی وڵاتێکی زلێزی دنیا ئەمە کێشەی ئەسڵیە ئێناوی کە وەکو هاوڕەحمان ئەڵێتەوە بێ قەید و شەرت وەکو کۆمەک لە شوێنێکەوە وەرگی یا مەسەلەن پشتیوانێک لە شوێنەکە بەبێ ئەوەی قەید و بەندێ هەبێ هیچ قەید و شەرت هەبێ شتێکی طبیعیە کرێت لە هەموو هێزێکی دنیا هەتا کۆمونیستەکانی لە شوێنەکە چی بە خازانجامی چی بە خازانجی و خەڵکە بێ و بتوانێت استراتیژیەکەی بەرێتە پێشەوە کێشەیەک نێتۆ پشتیوانی دۆستایەتی دام لاش کەسێوەگی بەڵام نەبیتە دادەستی ئەو هێزە سیاسیە نەبیتە پەیڕەوی تەنفیزی استراتیژیەتی وەختێک کە ئەو جێتە سیاست دەستی دەڵگرتی دەسوپات نەشتێ مەسەلەوەی کە یا پرۆژەکەت یا استراتیژیەکەت بەشکست نەخوا بە بۆچی من ئەگەر سێریکەی لە پەکەکەەوە بیگرە هەتا لە تەسریحاتێک عەبا ئەوجەلانەی لەو ئەخیرانەیە بەبێ ئەوەی هیچ بەبێ ئەوەی مەسەلەن بۆ نمونە هیچ پێشوازی لەلایەن تورکیا بێ ئەمان یەکسەر ئەعلانی ڕاگرتنی چەکدانانیان کرد مثلا ینی مسبقا بەهێزی و لاوازی خۆیان نابەدەوڵەتی تورکیا دەوڵەتی تورکیا بێ ئەوەی پێشنیار لێ بکات بێ ئەوەی نزیکایەتیان لێ بکات بڵێ لەگەڵتان دانیشم بێ ئەوەی جواب بەخواستی خەڵک باتەوە بێ بە جواب مثلا مەسەلەی کورد چارەنووسی خەڵکی کوردستان بات لە تورکیا بە ئەمان ئەعلانی چەکدانانیان کرد جابە چەند ئەیکەن چەند نایکەن مەسەلەیەکی ترە بەڵام جۆرێک تەنازولکردن و تەسلیمکردن و بە فەزا و هەلومەرجێکی سیاسی کە لە ناوچەکەیە هەیە ئەمە واقعەتی ئەحزابی ناسیۆنالیستی کوردیت ئەزمونێکی تاڵە کە تەحلیلی ئەخیرا ئەبێتە ئەو مەئەسات و کارەساتی کە بە سەدان هەزار کەس ئاوارە بنکوژاون ئەو وەحشیانەی کە لە کێشی تووشای کار ناوچەکە بەڵام کاک عوسمان بەڵام ئێمە نموزەجێکی ئەوەی کە بجەنابەت ڕەخنەیەکەی نموزەجی حەزابی ناسیۆنالیستی ئێمە نموزەجێکی ئەحزابی چەپ و ڕادیکاڵیش نابینین یان نموزەجێکی باش و پشتیوانی گەورەی جەماوەری لە پشتەوە بێەوە لانی کەم ببێتە ئالتەرناتیڤ ئەوان بکوێتە سەر هەلو بەرج و فەزایەکی تۆ لە شوێنێکە جەنگ بێ لە بینی هێزە سیاسیەکانە هێزی میلیشیا وجودی هەبێ هەڵبەتە فەزای چالاکی سیاسی ئەڵتوانی سیاسی بۆ خەڵکی ئازادی خوارد بۆ خەڵکی کۆمەنیست بۆ هەتا بۆ دەخالەتی خەڵک
بالمسألة بلوي منو حزب يكون شن دورم هي وشن مكانهم هي كمسألة كقابل قصير بكي بلان بلها وجودي أحزاب ناسيوناليستي وكو هزي ميليشيا وكو دخالتي يعني عزلي يا جورشجي كرني دورو دخالتي خلق لشارن شخويا دورو دخالتي خلق عزل كرني خلق لدورو دخالتي لدصلات السياسية أول كي مسبوته تجربة كيس لبغاء لبنان لوطني تراهي نموني شيء تبشانه اعتراض نارضاتي تبشانه دورو دهات ميداني خلقه كتو سيري همي بيلرزيون هاتشي أحزابي فقط أما ميداني أما كاري أما شويني كي والله من ناتوانم هاو بيماني لقل جهتي كابكم كشد دستك لقل بيك من ناتوانم لباري عملية شما باي جهتي كشارنوسي استراتيجية سياسية خوي بسيطه ببرجوني ولات الدنيا لا باش هلساني جماهيري خلشي بغا هلساني جماهيري شيليا مثلا لبنان پێویستە بە خواست و هاتنە میدانی خەڵک پێویستە بۆی کە خەڵک ئەوێت دەسەڵات بگرێت خەڵک دەخالەت کات دەسەڵاتی سیاسیە لەباری عەمەلی و ئێمە ئەمە مەیدانی باشە من دێمەوە لای جەناب بیسەرانی خۆشەویستی رادیۆگەلی کوردستان ئەمڕۆ ئێمە بەرنامەیەک تایبەت بە بارودۆخی ڕۆژاوای کوردستان و ئۆپراسیۆنەکانی تورکیا ئیدامەی و بەرنامانەی پێشوەی دێن لەگەڵ میوانەکانم بەڕێز ڕەحمان حوسێنزادە سەرۆکی دەفتەری سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکمەتیست کە لە سویدەوە لەگەڵمانە بەڕێز عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کە لە لەندەنەوە لەگەڵمانە کاک ڕەحمان سەرەڕای ئەو بارودۆخی کە لە ڕۆژاوا جێکەوتووە هەندێک پیان وایە تورکیا ڕەنگە لە داهاتووە بە بیانووی جیاواز ئۆپراسیۆن بکاتە سەر شنگال و مووسڵ و قەندیل و خۆشیان نیان شاردۆتەوە کە ئەوان مەسەلەن بەردەوام لە میدیاکانە ڕیکلام بۆەکەن کە و منتیقانە پەکەکەی لێ و مووسڵ ویلایەتی عوسمانی سەردەمی ڕابردووە ئێوە پێتان وایە ینی ئیمکانی هەیە تورکیا پەلاماری قەندیل و ناوچانە باوە پەلاماری مووسڵدا و کاردانە نێودەوڵەتیەکان چییە بێ بەرامبەری و ئەو هەمەجێت و ئەو تراژیدیای تورکیای خوڵقێنێ لە منتیقەکە تا کوێ بڕەکە من پێش جوابم پرسیارت بە نوکتەیە کە بە باسەکەی پێشومان مربوطە بڵام ئەویش ئیشارەتان بەوە کرد کە پشتیوانی ئێمە هێزوی چەپ و کۆمونیستەکان هەر لە سەتحی بەیانی و ڕاگەیاندنوانە داماوەتەوە حەقەتەکەوەیە ئەوە زۆر دقیق نییە تاوجێ ئێمە بە سامی خۆمان وەکو حیزبی کۆمونیست کارگەری حکمەتیست علاوە بەر بەیانی و تەبلیغات و ئاگاگەری و ڕەوشەنگەری کە پێویست بووە و دفاع لەو مقاومەتە بەرحەق کراوە دارە لە سەتحی ئوروپا و وڵاتانی ئوروپایی و غەربی تاو جێگای ئیمکانی بووە هەم لە هەڵس و کەوتی خۆمان وەکو حیزبی حکمەتی زاگادارم هەم هاوڕێیانی حیزبی کۆمونیست کارگەری کوردستان و ئەحزابی چەپ و کۆمونیستی ئێران عێراق ئەوە لە هەموو لە زۆربەی خۆ پیشاندان حرەکەتی پشتیوانی کە لێرە بووە حزوریان بوو بەش لە شارەکانی ئێران و کوردستان زۆر جار ئاعترازی جەماوەری بووە لە دژی هەم وەختی خۆی داعش ئەم و ئەو هێرشەی کردبووە سەر کوبانی و غیرە هەم لە دژی تورکیەش هەر دووبارە فعالین و هێزی هەڵسوڕاوی چەپ و کۆمونیست ئەجملە لە تارانەوە بگرێت تا شارەکانی کوردستانی ئێران نەقشیان بووە و کاریان کردووە بە مشەخەزی ئێمە ساڵی 2015 لە ئەوجی دوای ئەوەی داعش کەسی خوارد لە کوبانی دیدارێکی ڕسمیمان لەگەڵ ساڵح موسلم بووە وەختی یەکێ لە هاوسەرۆکەکانی ساڵح موسلم دیدارێکمان بوو ئێمە هەر لەوێنە وەکو حیزبی حکمەتی ئامادەگەیەوەمان دەربڕی بە عەمەلیش حزورمان بێ لە شارەکانی کوردستانی سووریا کە خودیەوان ئەو وەختە باسی ئەوەیان کرد کە ئەڵان مشکلە و کاری وایان بۆ جێبەجێ نابێت با بچینەوە سەر پرسیارەکەی تۆ ئەوەی دەوڵەتی تورکیا تموحی ئەوە هەیە هێرش باتە سەر کوردستانی ئێرە قەندیل یا ئەو جێگانە بە نەزەرم ئەگەرەکی نیگەران کونەندەیە ئەوە هەیە بەو دەلیلە یەکەمەوەیە دەوڵەتی ناسیۆنال شۆڤینیستی تورکیا لە ئاتاتورکیەکانی و گشتێتی تا مەسەلانم دەوڵەتی ئاکەپێی ئاردوغان و ئیدعای گەڕانەوەی عوسمانیەت و ئانەشەکە هەمیشە و دایم ئیدعای ئەرزی ئیدعای ئەوەی کە
مثلا مووسڵ و دەوروبەر و ئەو منتقانە جزئی دەوڵەتی تورکیا بوون یا جزئی ئیمپراتۆری عوسمانی بوون ئەبێ بگەڕێتەوە چوارچێوەی دەوڵەتی تورکیا ئەمە شتەیەکە زۆر جار لە پرۆپاگەندی ناسیۆنال شۆڤینیستی خۆیانە باسییان کردو و ئەخیرەنیش هەر وابزانم یەکێ لە بەرپرسانی دەوڵەتی تورکیا باسی کردووە. ئەمە وەکو جەهات و بە تایبەت زمانێک لەگەڵ قەیرانە ناوخۆیەکان ڕوبەڕوە بن یا لەگەڵ قەیرانە منتەقەیەکان ڕوبەڕوە بن عاقبەت ئەم دەوڵەتە ئستبدادی شۆڤینیستیانە شەڕ دروستکردن و هجوومکردن بۆ دەوروبەر یەکێک لە وەسیلەکانیانە بۆ زەختنە سەر خودی کۆمەڵانی خەڵک لە تورکیا لە نێوخۆی وڵاتێکە کە ئەوان دەسەڵاتەکەیان بەدەستەوە. بەڵام ئایا بۆی دەکرێت بەنظرم زۆر بۆی ناکرێ خۆ هەر ئێستا زەڵەتە بە دەرەجەی خۆبینی هێزی ئەرتەشی تورکیا لە بازە لە مەناتقی کوردستانی عێراق هەیە بە بەهانەی پێکاکە هاتووە بەڵام ئەوە بەهانەیە بەنظرم خۆتان نەزانن لە کەنار مەرزەکەی خۆی و تا نزیک تا بە قوڵایی 30 کیلومتر لە زۆر جێگا هەیە. بەڵام ئێستاوە لەگەڵ لەشکەرکێشێکی تەواو عیار فەرقی هەیە بۆیە ناکرێ یەکەمەوەی هەر لەم تاقیکردنەوەی ئێستا عەلا ڕەغمی ئەم هێرشەی کە کردوێتی بە دەرەجەیەک چووە پێشێ یا زووتر ئەفرینی گرتووانە بەڵام هەم ئەفکاری عمومی دنیایی لە بەرابەرم هێرش و دەنگەی دەوڵەتی تورکیا کاردانەوەی زۆری بووە و هەری دامەی هەیە هەمەوە ئەفکاری عمومیە باعث بووە لە دەوڵەتانی زلهێزەوە گرتوێنە تا دەوڵەتانی منتەقەش بە پێی بەرژەوەندەکانی خۆیان مثلا دەوڵەتی عەرەبستان هەیە دەوڵەتی ئێران هەیە ئەمانش بەرژەوەندی خۆیان تاقیبەکەن زۆر ئەم هێرشکردن و ئەوەی بچێ مەناتقی دیکە بگرێ و خۆی وەک زلهێز لە منتەقەدا دەوڵەتی تورکیا وەک زلهێز لە منتەقە نیشاندا پیان خۆش نییە بەرهەڵسکاری لەگەڵەکەن دەنەسیانی هەم لەلایەن جەماوەر و ئەفکاری عمومیەوە مشکلاتی هەیە دەوڵەتی تورکیا هەم لە نێو خۆیەوە گرتوێتی تا خەڵکی منتەقەکە هەم زەختی ئەو ئەفکاری عمومیە دەوڵەتانی زلهێز و دەوڵەتانی منتەقەیش مەجبورن سنوورێکی بۆ دانن ئەگەر ئەو سنوورانە نەبێ بەنظرم دەوڵەتی ئۆردۆغان بەڵێ ئەوێت ئەو هێرشانە بکە بەڵام پێم وابێ بۆی ناچێتە سەر. باشە ویستم لەسەر قسەکانی جەنابەت سەرنجێک بدەم ئەوژەوەیە کە حیزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە ئامادەگیان نیشانداوە لەسەر زاری سکرتێرەکەیانەوە کە ئەوان تا ئامادەگیان هەیە تا دووە لەحزا پشتیوانی لە ڕۆژاوا بکەن و ئامادەن هێزی چەکداری خۆیان بنێرن و لە ڕابردوو شاوەندەی من بزانم لە بارودۆخی کۆبانێ ویستیان هێز بنێرن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر سنوور ڕێگریان لێکرا خۆ ئێوەش گاردی ئازادیتان هەیە بۆچی مەسەل ئەم هەڵوێستەتان دەرنەبڕیوە یا مەسەلەن ئەو هەڵوێستەی حیزبی کۆمونیستی ئێران چۆنە بینی جەنابەت؟ بەنظرم ئەوەی ئیمکان ببێ وەختی خۆی بە تایبەت لە جەنگەی شەڕ لەگەڵ داعشە یا شەڕ لەگەڵ هەر هێزێکی سەرکوتگەر کە بێوێ مقاومەی خەڵکی کوردستانی سووریا تێک بشکێنێت چ وەک فەرد چ وەک ئەحزابی سیاسی چاپ ئازادی خواست ئەو ئیمکانە بێ لە کەنار ئەو خەڵکە بەرابەر بەم هێرش و دڕندەجی دەوڵەتی تورکیا یا هەر هێزی کۆنە پەرزراوەستی بێ بکرێ بەڵام ئێمە هەر وەختی خۆی 2015 کە بۆم باس کردی ئەینان هەرەمەمان باس کرد لەگەڵ ساڵح مسلم کە ئێمە ئەتوانین خۆ ئەزانی چۆنە ئەوان احتیاجیان بە هێزێکی نظامی گەورە نەبوو بۆ خۆیان هێزی نظامیان بوو مەسەلەکە ڕەمزی بوو مەسەلەکە سەمبۆلیک بوو ئێمە بینێرین حزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەیە حزبی کۆمونیست کارگەری کوردستانیش بینێرین خۆ معلومە ئێمە ناتوانین لەشکر بنێرین خۆ ئێمە ناتوانین هێزی زۆر گەورە بنێرین بەڵام نەفسیەوەی لەو شرایطانەدا لە بەرابەر لە کەنار مقاومەتی حەق تەڵەبانەدا هێزی ئازادی خواز هێزی چاپ هێزی کۆمونیست بە هەر نسبەتێ بتوانن ڕەمزیش بێ هاوبەستەجەکەیان هاوکاریان بە مقاومەتدا نیشانی بدەن دەنەچە مثبەتە بڵێ هەم ئێمە وتومانە هەم حزبی کۆمونیستی ئێران کۆمەڵە وتوێتی هەم جەریاناتی دیکە وتویانێتی حتا بە ئەفراد من ئەناسم ئەفرادی ئازادی خواست چاپ کۆمونیست عەقبە مەجالیان پەیدا کردووە چوون لەوێنە لەو مقاومەتدا شتێکەوە ئێمە وەتەی دەکەین و خۆشمان ئامادەگیمان بۆ واقعەنە وەختەمان ویست بە خۆشیانمان وتمان شتێکی ڕەمزیە ئێمە تعدادێکی زۆر نتوانین بنێرین بەڵام مانەوێت نیشانی بدەین عەقبەت ئێوەش و ئەو هێزە مقاومە پشتیوانی لێکرێت کە بە عەمەلی بۆیان نەگونجا وە دیارە هەر بە عەمەلیش بۆیان نەگونجا کە تا ئیمکانێت دروستکەن
حتا حزب کۆمونیستی ئێران و کۆمەڵە هێز بنێرە بەڵام تەوەجوهەکە بووە. باشە بەڕێز کاک عوسمان بابەتێکی تر کە پەیوەندی بەم بابەتەوە بەم مەوزوعە هەیە ئێمە هەمیشە داوای یەکگرتووی مەسەلەن هێزە ناسیۆنالیستەکانەوەی کە ئێوە بە قەولیەوە هەمیشە داوای متحیدبوون و یەکگرتوویەکەن لە بەرامبەر ئەو هەڕەشە و مەترسیانەی کە لەسەر ڕۆژئاوا و باشووری کوردستان و پارتەکانی تریش هەیە بەڵام ئێمە مەسەلەن ئەمە ڕەنگە بۆ هێزە چەپ و سۆسیالیستەکانیش ڕاست بێ لە کوردستان وەلانی کەم لە پارچەکانی کوردستان بەڵام ئێمە نەک ئەم متحید و هاو هەڵوێستی و هاو پشتیە نابینین لە پلتفۆرمێکە بەڵکوێن بەردەوام شاهدی ئەوین کە گەورەترین ئینشعاب و ئینشقاق لە ناو هێزە چەپەکانایە کە ئەمە زەرەرەدا لە خودی مەسەلەن حرکاتی چەپ و مارکسیستی لە منتەقەکەیە و زەعیفیشە بێ لە بەرامبەر ئەو پشتیوانیانەی کە هەیەی بۆ حرکەتێکی وەکو ڕۆژئاوا بۆ بارودۆخێکی وەکو ڕۆژئاوا مەسەلەن ئێوە هەوڵتان نەداوە متحید بوون و یەکگرتووی خۆتان وەکو جارێشکە فۆرماڵە بکەنەوە پیا بچنەوە لە بەرامبەر و هەلومەرجانەی کە لە منتەقەیە بە تایبەتی لە کوردستان دێتە پێش. بەڵێ جاوی سوالە بۆ ئیشارە بەسەر خاڵ بکەم یەکەمیانەوەی کە لە باری عملیەوە چۆن ڕەحمانی شاری بووە کە لە سەر و مقاومە و یا دەوری باری دەخالەتی ئەمە لە شتێک مەسائلێکە لە ڕۆژاوا هەیە یا مەسەڵ باکووری سووریایە ئمر بە ئاماشەوە مەسەن ئاکسوێن لە وڵاتانی ئەوروپا و بە دژی ئەو هێرشەی دەوڵەتی تورکیا ئاکسوێنی گەورەمان بووە کە سەرسەدای بوو بە ناوی حزبی کۆمیستی کرێکارەوە تا بە هاوکایی لەگەڵ تەپەکانی ترایە ڕاوی کۆمونیستە کە مەسائلەکەن ئەکید مەطرحەمە مەسائلەکە علاقەی بە دیفاع بیان و گوزەرانی خەڵک دیفاع بێت لە ئامانی خەڵک دیفاع لە پاراستنی ژیانی خەڵک لە هێرشێکی دڕندانە یا وەسانە هەبەتە بێت عکس عملیشی تیا بێ دیار لە هەواڵەکانە ئێوە نەتان من بۆیە پێویست نەزانی ئیشارەکە ئەمم ئەوانە واقعەتێکن کە بێ بیکەین ئەمە ئەوە خاڵت بەشێکەوەیە کە من لە تاکیدەکەمەوە دەخالەتێک دەورێک کە تورکیا ئێوە لە ناوچەکەی بیبینێ پەیوەندە بە چێشمەکێشێکە بەشێکە لە چێژمەگە لە بینی وڵاتانی زلهێزی دنیا هەیە بۆ سازدانەوەی منتیقەکە بۆ سازدانی ڕۆژهاتی ناوەڕات جا ئەمە چەند ئەچێتە سەر بۆ چی ئەچێتە سەر ئەم گەمەساسێ بەلای کار مەسەن تورکیا لە بینی لە نێوان ئەمریکا و لە نێوان ئەمریکا و رووسیا موقعیتێکی ثابتی نییە هەر جارە بەپێی تەوەجوهێ بەپێی دەستکەوتێ بۆ خۆی موقعیتێ وەرەگرێ من لەگەڵ ئەویان کەمە ئایا چەند بۆی سەرەگرێ پەیوەندە بە موقعیت و دەوری جارە وڵات ئەو چەشمەژیگە بین رووسیا و ئەمریکایە ئەمە بۆیە بڕێتەوە جا لە تەخیق کامیان ئەبێ مەسەریکە بۆ جوابی سوالەکەش هاوڕێن زین چۆن مەسەرەوەی کە ئەحزابی ناسیۆنالیستی کە باسی یەکدەستیەکەن و تا ئێستا یەکدەستیمان نەدیوە لیان إلا يك بحالة يقدر سيمان ديوليان لبرامبر خلقه لو يك شون مقاومة نهل الخل مقاومة كان نهل الخل دخالتك ونهل الخل بيت الميدان لما براسي يقدسن برامبر الشروي ك بس هتوسيري ك لداخلي علاقة يشتي بارتي أو بيستحوس على تأسى دو إدارية تأسى زوني صون زوني زردة هيش تيجي كامبين أجر هيش تيجي ناتو أنا بيان كابيك بلا مثلا ببي مصالح تقسيم مصالح كان أمش تجتله بلا مثلا أجران بيانه لا كان سبب تركيا لا كان سبب إيران هذه كوب خوش سبب صديقة هيج يقدستيك لنا وأحزابنا بجاء بس حتى توصي كواني كشنا كونغري عمومي وكونغري نتوي كلنا ونن حتى بعض الشيء كان لتحليل خلاف بزور ببرشوراوية إن تجربة جنيته بومني فشامبي ئەوەی کە ئەعلانێک یەکدەست بیبێ بەڵام خۆ تەجربەی هێزە چەپ و سۆسیالیستەکانیش نبینین تەجربەیەکی سەرکەوتو و موحەد و یەکگرتوو بێ ئێمە شاید یەوێن هەموو چەند مانگجارێک ئینشقاقێک و بەیان کاتە مەسەلەیەکە مەطرحە مەسەلەی کە من هەر بە شکلی بڵێم یەکدەست هەر کەس ئەعلان یەکدەستکە چۆن یەکدەست دەبی ئەمە کێشەیە ساسیە بێتەوە خەتێک سیاسەتێ لە ئێمە نەکەوە لەگەڵ رخاوي تشفي نزيق بخومان حتى لقى الحب شوية لسبب بعض المسائل كمتعلق بيوند بآزادي وبيوند بخواسي خلقه وبيوندي هي بجيان وقدراني خلقه وبيوندي بجيان باراستي خلقه كاري عملي مشترك وان كذوه هم وقت مطرحة بلام
کێشەی ئەسڵەوەی کە تۆ چ سیاسەتێ بۆ ئەسە بۆ من لە بەرامبەر مەسەلەیەکا کەسە لە بەغا لە ئارایە فراغێکی گەورە هەیە دەسەڵات ئەبێ بڕوە بەڵامەوەی کە چۆن دەسەڵات دەگرێ ئەزانیت ناتوانانی بڵێ چەپەکانتوان ئێستا لەوێ متحد بن لەسەرەوەی کە چۆن پشتیوانی لەم ناڕزایەتێ بکەن چۆن باسی ڕێکخراوبوون بکەن چۆن باسی دەسەڵات بەڵام ئایندەی دەسەڵات بۆ چیە ناتوانیت چ لایەنێک ئەتوانێت دەسەڵات بێت چێتوانێت خودت ببڕێنێتەوە تۆ ناتوانیت متحدی لەسەری هەروەی کە تۆ مەسەڵەن بۆ نمونە بەعام بڵێ دەسەڵات بۆ خەڵک شتێکی ناڕۆشنە هەتاکە بڵێم دەسەڵات بۆ شوورە شتێکی ناڕۆشنە ئەبێ ساجت و سیاسەتێک هەبێ معلومیکەی کە تۆ چۆن دەسەڵات دەگری و دەسەڵاتی ئایندە بەرەو چۆڕە بە قازانجی چێ بڕێتەوە وەگەر لەسەر مەسەڵەن بەبەستمەوەیە یەکگرتن یا کاری مشترک ئەبێ شتێکی وازح و ڕۆشن بێت تۆ ناکرد عمومەن من بڵێم یەکەگرم کلوشمانە بەڵام ئەوەی کە مشکلەیە لە چەپا نەبوونی حزبی سیاسیە بەڕێ بە بۆچوونی من ئەحزابی ئەو جێتانی کە بە حزبی ئەمەشەوە بە ئەحزابی کۆمەڵی کرێکایی لە ئێران ئەوەی کە نامتەواجدە ئەوەی کە ناتوانێت دەربینێ نبوو ناتوانێت من ناکلمەیە گرتنە ناتوانێت لە حزبێکاوێ ئەوەی کە حزبێکی سیاسی لە مەدانی سیاسیە لە پەیوەند بە کۆمەڵگەوە لە پەیوەند بە کێشەی کۆمەڵگەوە لە بێن بە ئایندەی کۆمەڵەوە ناڕۆشنێ لە تەوەجوو ئاراستەکەی هەیە باشە و ئەگەر ئەمە نامبەربوونی بە کۆمەڵگەوە نامبەری بە چینی کرێکارەوە ئەگەر مەشغەڵەی هێزێکی سیاسی بێتە مجتەمع بێتە کۆمەڵگە بێتە تەبەقەکەی هەڵبەتەیە گرتن ئاسانە باشە کاری مشترک باشە دێمەوە لای جەنابەت بۆ دوایین قسە بیسەرانی خۆشەویست دێمە ئەمڕۆ بەرنامەی کتابەتمان هەیە لەسەر بارودۆخی ڕۆژاوای کوردستان و ئۆپراسیۆنەکانی تورکیا لە ڕوانگەی هێزە چەپ و مارکسیستەکانەوە بۆ ئەم بابەتە میوانداری بەڕێزان ڕەحمان حسێنزادە سەرۆکی دەفتەری سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکومەتیسمان لەگەڵ لە سویدەوە بەڕێز عوسمانی حاجی ماروف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانمان لەگەڵ لە لەندەنەوە کاک ڕەحمان ئەگەر بە کورتی دوایین پرسیار کاتمان کەمماوە ئەوەیە کە بەشێک لەو ئاڕایانەی لە هێزە چەپەکان لە بەرنامەکانی ڕابردوو گوێم لێ بوو ئەوەیە کە تاکە حەل و ئەڵتەرناتیڤ بۆ چارەسەری کێشەی کورد لە منتەقەکەیە دروستبوونی دەوڵەتێکی سربەخۆیە و مەسلەی دەنگدانە لە ڕیفراندۆمێکی ئازادی خوازانە بە مافی چارەی خۆنووسین بۆ خەڵکی کوردستانی ئەو پێتان وایە بۆ ڕۆژاوای کوردستان و بۆ ئێستای باشووری کوردستان و پارچەکانی تریش بۆ ڕزگاربوونی کورد لەو مەحروم بوون و هەموو فشار و جینۆساید و قەتڵ و ئامە ئەو باشترین ئەڵتەرناتیڤە ئەگە ئیجازە بدەیت دووبارە لەم لێرەشدا ملاحظەیەک لەسەر پرسیارەکەی پێش و باسکەم لەسەر هاوکاری هێزە چەپەکان یەکەمەوەیە هاورە عوسمانیش ئشارەی پێکرد هەرچەند من مشکلێکی فەنیم لەگەڵ دەنگەکەی هاورە عوسمان هەیە خشەخشێکی لەگەڵە باش لە هەمووی تێناگەم بەڵام ئەو نوکتەی تەیید دەکەمەویژەوەیە زۆرجار هەر باسەکرێ هێزە چەپەکان هێزە سۆسیالیستەکان متحد نین هاوکاری ناکەن هاواهەنگی لەگەڵ یەکتری ناکەن بەدەیان قات زیاتر واقعا هێزە ڕاستەکان وان هێزە ڕاستەکان تازەکە لە موقعەتی دەسەڵاتتر و قدرەت و ئیمکاناتەوە هێزی چەپ و سۆسیالیزم نییە لە نێو هێزی چەپ و سۆسیالیستە منەزانم ئەو مشکلەی کە تۆڵی هەیە ئەگەر دووشت لەک جیاب بکرێتەوە مشکلەکە حەلە بێ ئەوژەوەی حقەتەکەوێت تا باسی هاوکاری هێزی چەپ لەگەڵ یەکترەکرێت زۆرێک لە هێزی چەپ خێرا بەوە تێدەکەنە بێت جبهە بەوجود بێت ئەبێت حادێکی پایدار بەوجود بێت کە بەنظرم ئمە زۆرتر سنەتێ بووە لە هێزە چەپە پرۆڕوسیەکانەوە کە جبهەی متحیدیان دروستە کرد و جبهەی متحیدی ضد ئیمپریالیستیان دروستە کرد ئەیان کرد بە پلاتفۆرمێکی مشترک عملاً چەند حزب وەکو ئێتلاف وەکو حزبێکی پایداریان لێ کە دواتریش تووشی مشکلە بوون ئێمە زۆر جار دەمێکەواڵین ئەڵێن هێزی چەپ دەتوانن هاوکاری زۆر کۆنکرێت و مشەخەسیان لە کاتی زەروریە لەگەڵ یەکتری بێت بەبێ ئەوەی جبهە دروستکەن بەبێ ئەوەی ئیتحادی پایدار دروستکەن آخر بۆیە ئەحزابی جیاوازن بۆیە هێزی جیاوازن پلاتفۆرمی جیاوازیان هەیە بەرنامەی جیاوازیان هەیە شێوەکاری جیاوازیان هەیە سنەتی جیاوازیان هەیە ئەگەر ئەم دوو شتە لێک جیاب بکرێتەوە ئەویژەوەی هەر هاوکاریەک بەوە لێن نێدرێتەوە ئەبێ حتما جبهەیەکی لەسەر دروستکرێت بەنظرم وەختێکرێ هاوکاری زۆر کۆنکرێت و مشەخەس لە بینی هێزە چەپەکانە ببێ مەسەڵەن با من بۆ نمونە بڵامان لە یەک ساڵی ڕابردووە 6 هێزی چەپ و کۆمونیست لە ساحەی سیاسی ئێران لە مواردێکە هاوکاری زۆر کۆنکرێت و مشەخەس لەگەڵ یەکتریەکەین بەیانیهای جۆرا و جۆر دراوە کۆنفرانسێکی معەیەن بەرگوزار کراوە و ئەو جملە هەر بۆ وێنە هەر لەسەر ئەم لە دژی
هێرشی دەوڵەتی تورکیە و ئەو مقاومەتەی کە لە کوردستانی سووریا هەیە توانیمانە هەڵوەستی هاوبەش و ڕاگەاندنی هاوبەش بدەین یا حتا لە پشتیوانەی لەگەڵ هەرم خباتی جەماوەری لە شارەکانی وەسەد و جنوبی عێراق و بەغدا و لوبنان و ئەوانە توانیانە هەڵوێستێکی مشتەرک ڕابگەێنن. ئەوە ویستم لەو بابەتەوە بڵێ لەسەر ڕێگەچارە بۆ مەسەلەی کورد یەکەم لە پێشا بێ ئەو واقعیەتە سلماوە بسەلمێنرێ کە مەسەلەی کورد ئەلان مەسەلێکی واقعیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕێگەچارەیەوێ ڕێگەچارەیەکی عادلانەیەوێ ڕێگەچارەیەکیوێ یەکەمەوەیە کۆتایی بێنێ بە زوڵمی نەتەوایەتی و بە ئەوەی ئێمە پێڵێن سەمی ملی و لە ئینە حاڵا ڕێگاچارەیەک بوو یەک جار و بۆ هەمیشەش ئەم کێشەیە ئەم کێشەی سیاسی نظامی خوێناوی کە لە بەشای مختلفی کوردستان یەکەم لەلایەن دەوڵەتە سەر کوردگەرەدا مەرکەزیەکانەوە داسەپاوە کۆتایی پێبێ. بەڵام ئەو واقعیەتەکەوێ ئەلئان مەسەلەی کورد بۆ خۆی لە چوار جغرافیایە لە کوردستانی ئێران هەیە لە کوردستانی تورکیا هەیە لە کوردستانی سووریا هەیە لە کوردستانی عێراق هەیە یەک ڕێک حەلی هاوبەش بۆ هەر چوار ناتوانانی پێشنهاد بکەی. یەک شتی مشتەرەک دووسێ شتی مشتەرەکەیە یەکەمەوەیە کە لە هەر چوار بەشەکەدا عاقبەت دەوڵەتانی مەرکەزی زاڵم عاقبەت زوڵمی ملی ستەمی ملیان داسەپاندوە ئەبێ کۆتایی پێبێت هەر کامەیان بەڵام ڕێحەلی خۆیانیانوێ. ئێمە لە ئەسڵ ئەوە بە پرەنسیب بەڕسمیت دەناسین بڵێ گەڕانەوە بۆ ڕێی جەماوەر چ لە کوردستانی عێراق 2 ساڵەوە پێش عاقبەت ڕەفرەندۆمێک بەرپاکرا چ لە کوردستانی ئێران عێراق گەڕانەوە بۆ ڕێی جەماوەری دانیشتووی مناتقی کوردنشین لە هەر بەشە ئەمە ڕێگایکی ئەسڵیە ئەو جەماوەرە ئەو قەڵکە چی دەوێت لە کوردستانی عێراقا بە ڕۆشنی ئێلامیان کرد لە ڕەفراندەمی 25 سپتامبری 2 ساڵ لەوە پێشە جان بابا سربەخۆیمانەوێت باشە دەنە سەمە ڕێحەلێکی واقعیە بۆ وێنە ئێمە ئاوا بیرەکەینەوە لە عین حاڵە زۆر سپاس بۆ ئێوە جەماوەر زۆر سپاس بۆ مۆزوعەتی هەیە بەڵام هەر بەشە ڕێحەلی جیاوازی خۆیەوێ بە مشەخەسی من پێما بێ ئەوەی پێڵێن شکڵدانی دەوڵەتی سەربەخۆ لە کوردستان ئێستا لە کوردستانی عێراقا ئەوە مەلزوماتەکەی هەیە ئەوە ئیمکاناتەکەی هەیە ئەوە ڕەفراندۆمی شەوە ئەگەر زلهێزەکان و دژمنانی خەڵک بێنە تەشکیلی دەوڵەت ئەتوانێت ڕێگاچارە کاک ڕەحمان باش کاک ڕەحمان زۆر سپاست دەکەم کاک عوسمان لەبەرەوە لەگەڵ کاک ڕەحمان هاوپەیمانن یعنی مەسەلە مەبەستمەوە زۆر دۆستن حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران و کۆمونیستی کرێکاری عێراق بەشی ئێش تۆشی خوارد لە قسەکردنەکە بۆیە ئەبێ بە کورتی پێم بڵێ جەنابێت مەسەلەن دوایین چارە نووسی ڕۆژاوای کوردستان چۆنە بینی ئەگە بە کورتی پێم بڵێ سپاست دەکەم بۆشی من هەبان بۆ تاکیدە لەسەرەوەی کە گەڕانەوە بۆ ڕای خەڵک گەڕانەوە بۆ دەنگی خەڵک ئەوەی کە پێم مقاومەکە چه حزبێ دەورە بینێ چێکە لە هەموو ئەو هێزانەی کە هەن سەر و خەڵچین ئەوەی کە تا سەر چارەنووسی ڕاستە کێشەیە لە کوردستانە چەند لە تورکیا لە ئێرانە لە سووریا لە عێراقا مەسەلەیەک هەیە نەبراوە چێکە لە مەسەلەکانی مەتەکە کە کێشەیەکەیە بە ناوی مەسەلەی کورد ئەمە هەر میش لەگەڵەوەیان کە لە هەر وڵاتێک بە جۆرێک ڕێگە چارەکەی بێت کە پەیوەندە بە جوغرافیا و دەوڵەتی مرکزی وڵاتە و جۆری سەرکوتەکەی لە جۆری هەتا پێکاتە ئەقسادی و سیاسی باشە 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 لە هەموو بەڵام لە هەمووی ئەساسیەوەی کە ئەبێ سیاسەتێ بەڕێوە برێتەوە گوێ بێرەوە کە گەڕانەوە بێ بۆ ڕای خەڵکی بۆ دەخالەتی خەڵک دەوری خەڵک و هەمووی ئەوەی کە ئێستا ئەبینرێ ئەحزابی ناسیۆنالیستی لە هەر چوار پارچەکەیە وەکو ئەحزاب مەسەلەی کوردی بەکارێنن بۆ بەهێزکردنی هێزی خۆیان هیچ پەیوەندیەکیان بە چارەنووسی خەڵکی کوردستانەوە نیە پەیوەندیان بە چارەنووسی کوردستانەوە نیە پێگا هەتا پەیوەندیان بە پێگەێنانی ڕێگە چارەیە کە باشە کاک عوسمان کاتی بەرنامەکەمان تەواو بوو کاک عوسمان زۆر سپاست دەکەم سپاس بۆ سەرنجەکانتان پێم وایە بۆ مطلقێژ نەیانی مەز هەر کام لە هێزە سیاسیەکان بە ناسیۆنالیست و چەپ و ئیسلامیەکانیشەوە تا ڕادەیەک نوێنەرایەتی بەشێک لە کۆمەلگای کوردستان نوێنەرایەتی کۆمەلگاکانی خۆیانەکەن کەم و زۆر بەڵام لەگەڵەوەژا منە بێ سپاسی میوانەکانم بەڕێز کاک ڕەحمان حسێنزادە سەرۆکی دەفتەری سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری ئێران حکمەتیست بکەم کە لە سویدەوە لەگەڵمان بوو لە کاتی خۆی
بەخشی بۆ ئێمە ئەزانم سەرقاڵن بەڕێز عوسمانی حاجی مارف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان لوتفی کرد کاتی خۆی بێمە بەخشی سپاسانەکەم و بیسەرانی خۆشەویست کاتێکی خۆش تا بەرنامەی داهاتوو بەرنامەیەکی تایبەت قسە و باسی ترەکەین لەسەر بارودۆخی ڕۆژاوای کوردستان سپاسانەکەم و سپاس بۆ گوێگرتتان کاتێکی خۆش. دمي كوتشو دمي أنفاس دمي جنگو دمي كورو خوري وابوا أسماني كرد بوا بشو أسماني كرد بوا بشو آخر به هتا كوكي ئازار دڵمان بلاوێنێ چاوەڕێ کۆستی گەورەبی کورد بە دنیا بناسیێنێ کورد بە دنیا بناسیێنێ ئەم ئەسمانە شەوە زەنگە ئاخۆ ویژدان شوام بۆ شوێن بۆ هەواری پڕەزاری نیشتیمانم ناگاتە گوێن وەک شەنگال و هەڵەبجەکەم و ڕۆژاوە خوێن بارانە هەڵەی ڕەشی دێویژدانی لەناو مێژووی ئەم جیانە لەناو مێژووی ئەم جیانە خۆلەوەتەی کوردەیە هەرەوەرە و دەرە بەدەرە گەردن فەتی سێدارەیە و پێ لە سەروی داگیرکەرە پێ لە سەروی داگیرکەرە